جگە لە سێیانە کە خەونی گەوری منە ناتوانم ڕاهێنەرایەتی هیچ یانەیەکی دیکە بکەم. زێدان بێدەنگی شکاند و شتێکی لەسەر داهاتووی ئاشکرا کرد. ناتوانم ڕاهێنەرایەتی هیچ یانەیەک بکەم جگە لە سێیانە. ئەمە قسەی زێدان بوو کاتێک پرسیاریان لێکرد لەسەر داهاتووی. ناوی ئەو یانانەی ئاشکرا کرد کە ئارەزووی ڕاهێنەرایەتیان دەکات. یەکێک لەو یانانەی دەگوترا زیزۆڕەتی کردوتەوە کاتێک گرێبەسیان پێشکەش کردووە یانەی پاریس سان ژێرمانی فەڕەنسیە. بابزانی زێدان خۆی چی دەڵێت؟ پاریس ئەستەمە بتوانم بە تەواوی درگایان لەسەردا بخەم لە کاتێکدا من ڕاهێنەرم. کاتێک یاریزان بووم توانیم ئەو یانەیە هەڵبژێرم کە حەزم دەکرد لەگەڵیان یاری بکەم. ئەمڕۆ وەک ڕاهێنەرێک 50 یانم نییە کە بتوانم ڕاهێنەریان پێ بکەم. لە هەموو جیهاندا 2 بۆ 3 یانە هەیە بتوانم کاریان لەگەڵ بکەم. شتێکی گرنگ هەیە کە پێویستە هەمووان بیزانن کاتێک دەگەڕێمەوە بۆ ڕاهێنان لە پێناو بەدەستهێنانی نازناوە. بابزانین ئەو یانانە کامانان کە زێدان دەیەوێت کاریان لەگەڵدا بکات. کاتێک پرسیاری مانچستەر یونایتد لە زێدان کراگوتی یونایتد بەڵێ نامێنی کوڵی لەوە بکەم. من کەسێکم زمانی ئینگلیزی باش دەزانم، بەڵام بە تەواوەتی هەموو شتێکی ناتوانم پێ بکەم. ئەمە شتێکی باش نییە. بۆ کای ڕاهێنەرایەتی دەبێت زمانی باش بزانیت تا ئەو وردەکاریانەی ئەتەوێت بە تەواوەتی بیگەینتە یاریزانان. بۆ بەدەستهێنانی نازناو دەبێت زمانی ئەو شوێنە باش بزانیت. زۆر باشە. ئێستا دەتوانین هەموو یانە ئینگلیزیەکان لە لیستەکەی زیزۆ دوور بخەینەوە. زێدان لە پێشتردا 2 جار ڕاهێنەرایەتی ڕیاڵ مەدریدی ئیسپانی کردووە و لەوێش یاریزان بووە و هەمیشە ئەوەی نەشاردوێتەوە گوتوێتی هەرچ کاتێک یانەکە پێویستی بە من بێت من ئامادەی هەموو شتێکم تێدایە. ئێستا تێگەیشتین زێدان هەردوویانی ڕیاڵ مەدرید و پاریس سان ژێرمان لە لیستەکەیدایە و ئارزوو دەکات کاریان لەگەڵدا بکات. ئێستا با بزانین یانەی سێمی زیزۆ کوێیە کە دەیەوێت ڕاهێنەرایەتی بکات. لەسەر ئاستی یانەکان یانەیەک هەیە کە ئەستێرە فەڕەنسیەکە خۆشەویستی بۆی هەیە و زمانەکەشی بەباشی دەزانێت و دەیەوێت کاریان لەگەڵدا بکات. وەڵامەکەی زۆر ئاسانە. یانەی یوڤەنتۆسی ئیتاڵی ئەو یانەیە 5 ساڵ وەک یاریزان یاری تێدا کردووە و لە زۆر بۆ نەداباسی کردووە و هەرگیز دەرگای بەڕوویاندا دانەخستووە. ئێستا ئەو سەیانەیە ناسنامەیان ئاشکرایە کە زەینەدین زێدانی فەڕەنسی دەیەوێت کاریان لەگەڵ بکات. با بزانین خەونی گەورەی ئەو چییە؟ لە لای زێدان خەونی گەورەی چاکردنەوەی ئەو هەڵەیەیە کە لە یاری کۆتایی مۆندیالی 2006دا بەرامبەر ماتێراتزی کردی. یەکێکی تر لە خەونەکانی ڕاهێنەرایەتی هەڵبژاردەی تۆپی پێی فەڕەنسایە و بەدەستهێنانی ناسناوە لەگەڵیدا. زێدان دەڵێت بە دڵنیایی دەمێت ڕاهێنەرایەتی فەڕەنسا بکەم. هیوادارم ڕۆژێک ئەوە ببێت بەڕاستی، بەڵام ئەوە تەنها لەسەر من نەوەستاوە. دەمەوێت کۆتایی کاروانی وەرزشیم لەگەڵ فەڕەنسا بە شێوەیەکی ئیجابی بێت. ئەو خەونە هەرگیز کۆتایی نایەت.